بە پێویستمان زانی سەبارەت بە وەڵامەکانی هەردوو بەڕێزان کاک مەحموود وتەبێژی پارتی دموکراتی کوردستان بە دکتۆر سەباح ئەم چەند ڕوونکردنەوەی بۆ هاوڵاتیانی خۆمان بدەین. یەکەمیان ئەوەیە کە ئێمە لەگەڵەوەی هەموو شێشەکان لە نێوان حزب و لایەنە سیاسیەکانە بە دیالۆگ بە کۆبوونەوە بە لێکتر نزیکبوونەوە و ئێمە دەرێغیمان نەکردووە سەبارەت بە ڕێکەوتنەکانمان و ناڕەزایی خۆمان لە ڕێکەوتنەکان پەیامی وازەح و ئاشکرامان و ناڕەزایەتەکانی خۆمان و ڕەخنەکانی خۆمان گەیاندووەتە هەڤاڵانی پارتی و لەم دواییەشە لە کۆبوونەوەیەکی ڕوون و ئاشکرایە لەگەڵ بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان هەموو ئەو خاڵانەی کە لە ڕێکەوتنەکە جێبەجێ نەکراوە بە ڕوونی پێمان وتون و بۆمان ڕوون کردوونەتەوە و داوامان کردووە کە جێبەجێ بکرێ ئەگەر ئەیانەوێت کە حکوومەتێکی شەراکەتی ڕاستەقینە بەهێز سەرتاسەری دروست بێت. بەڵام بەداخەوە دوای چەند ڕۆژ وەڵامێکی ئیجابیمان دەست نەکەوت بۆیە ناچار بووین کە داواکە گلەیی و گازندە و نیگەرانەکانی خۆمان بۆ هاوڵاتیانی خۆمان و بۆ قاعدەی حیزبیشمان ڕوون بکەینەوە بیان خێنە وێنەکەوە، چونکە ئێمە قەنەعەتمان هەیە کە یەکڕیزی نیشتیمانی، هاوپەیمانی، پێکەوە کارکردن بە یەکتر قبوڵکردن بە ڕێز لە ئیرادەی یەکگرتن بە شەراکەتی حەقیقی دروست دەبێت نەوەک بە ئینفراد و بە خۆسەپانی. بۆیە هەمیشە هەوڵمان ناوە ئێمە لەگەڵ هاوپەیمانەکانمانە لەگەڵ حیزبەکانی کەیە لەسەر مەبدەئی شەراکەتی ڕاستەقینە بۆ پێکەوە کارکردن و یەکتر قبوڵکردن کار بکەین. گەربینە سەر وردەکاریەکانیش کە ئەو دوو بەڕێزە باسییان کرد. یەکەم بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان تاکو ئێستا ناوی بریکار و بەڕێوەبەرە گشتیەکانی نەداوە بە حکوومەت تاکو جێبەجێکە. ئەوە لەبەر ئەوەیە کە ئێمە و بە ئەمە بە برادرانی پارتیشمان وتووە تەنیا یەک کاندیدمان لە سەرەتای دروستکردنی کابینەکەەوە پێشکەش کردووە. برادرانی پارتی بە بیانووی ئەوەی ئەو کاندیدی ئێمە لە کاتێکە قسەی نابەجێ و هەڵەی کردووە ئەوان بە هیچ جۆرە قبوڵیان نییە.